ئەو ئاڵات نابێ بکەوێ، ئەو بانگەت نابێ بنەوێ. پشتی جیهاد و بەرخۆدان و ناچەمێ، ئەر ئەبێ هەبی و کەلاکی بۆگەنی ئەوانە بنێژی. ئەو ڕۆژە نزیکە و هەردێ، نابێ قەت نابێ هاواری ئازادیت لە دیلی خامۆش بێ و هاواری مردنی ژێر تانک و زرێ پۆش و باڵەخانەی پڕ ئاگر و پڕ لە باروت بتاسێنێ. تۆ نابێ هەرگیز بکەوی قەت بنەوی، تۆ نابێ هەرگیزا و هەرگیز قەت بمری قەتیش بترسی. مردن چییە؟ گیان ڕۆح چییە؟ ئەو بۆ لای خوا پەروازەکە. لاشەی بێگویان و ساردی شەقامەکانت ماچ دەکەم، نانی کەوتووی دەستی مناڵەکانی مستەشفا و ژێرزەمینە ترسناکەکانت جەرگی بێگویان و هەناسەی تاساوی هەلا هەلا کردوین. قەت نابێ ئەم فرمێسکانە ساڕێژ نابێ، ئەی غەزەی بێکەس و بێدەرەتان. بەخوا لە بری فرمێسک چاوەکانمان خوێن دەبارێنێ و لە بری خەو چاوەکانمان پڕە لە ئاگر و ئەو دڵە بێڕۆح و تاساوەمان بۆنی سووتوی دەگات بە عەرشی خودا و دەمان بینێ خودا. لەم ژیانە بێدەست و بێپادا هەر دڵی خۆمانە خۆینەوە و وا دەمرین و کەوتوین بۆت. ئەی هاوەڵان و هاو دەرد و کەسە بە ئیمانەکانمان، چی بکەین؟ چۆن پێتان بگەین جەرگی خوێناومان وابوو بە ئاو؟ دەستمان پێت ناگا بمرین بۆت، بیمارستانی لە خوێن هەڵژەنراوی ئەوێ. ئەی گیانە سارد و سڕەکان و ئازیزە بێناز و مناڵە چاو جوانەکان، بمرم بۆ ئەو بێنازیەتان. خومێ لە مەرگ بەشی هەمووتانی دەکرد، ئەم ئاگری جوانە بەس نەبوو بەر ببێ لە لاشەی هیلاک و مردوتان. ئەی قارەمانەکانی مێژوو، قامی ئەسحاب الئوخدود و پاڵەوانە نەکەوتۆکانی ئەم قەرنی جەهالەت و بێکەسەی موسڵمانان، ئای لە ئێشی کەوتن و پژانی ئێوە، ئای لە تاسانی ئەو دیمەنانەی لەم دوورەوە غەمناک و بێڕۆح و گیانی کردوین. پەنجەکانی ناو دەستی پاک و هەناسەی بۆنی عەتری بەهەشتیت ماچ دەکەم، مناڵە ئازیزە چاوشینە بێگیان کەوتۆکەی بەرحەوشە و بەردەرگا، بمبورە بە دیارتەوە وا دەمرم. بێعومەری و سەلاحەدینی ئەو ڕۆژەی بەسەرهێناوین، ئەگەر نا ئەو سەهیۆنی و جوانە ناتوانن سەر لە بەرپی خۆشیان بەرزکەنەوە. من بە قوربانی ئەو گیان دەرچوونانەتان بم لە تەریقی و دووری نەگەیشتنی ئێوەدا، وا لەم حەسرەتی بێژیانی و بێکەسیەدا سەرشۆڕین و کز و دۆش داماوین. هیچمان لە دەست نایە و لە بەندیدا مات و کەوتوو بمان بورن کە لە پرسە گێڕی ئێوەدا بەشی هەموو ئەم سەرزەویە تازیەبارین. ئێوە مەرگی ئێوە جیهان و مرۆڤەکانی دنیای هێنایە گفت و باسی تۆیە، ئەی لیباسی دڕاوی بە گول لە کون بوو. ئەو سەرە زل و بۆگەن و بە قوڕ سواغدراوانەی عەرەب هەر لە ژێر پێ و لیتەدا قڕ و قپ بۆنیان کردووە، ناتان بینن ئەو ئازارانەتان نابیستن. هەتا ژیان ڕۆژی تیا هەڵبێ و مانگ شەوی لێ نەبڕێ و ئاسمان بێ ئەستێرە نەبێ، ناوی تۆ هەر هەیبەت و سام و هەر دەخشی سەرکەوتنە. سەلاحەدینی نەمر لە گۆچانەکەی تۆ و عومەر ئەترسن و تاساون. ئێوە
پێ نەکەنین و گیانی تۆڵەتان لە ناخاڕوە قسەتان نەکرد و بە سەنگەر گفتتاندا کە دێنەوە تا لە ژێر چنگیانە قیبلەی نوێژمان دەربهێنن خاکی فرۆشراوی ئێمە قودسی جێژوانی پێغەمبەران ببینە عەرەبەکان دەوڵەت مەدارەکان و ئاڵقە لە گوێی تاغوتەکان بەو هەموو دەوڵەت و ئاڵاوە نرخی کلاش لە پێچیان نەبوو بێن بەهانای هاوارتەوە من کەوتنی بەرد بە بەردی ماڵەکانت ئەژمێرم بە دیارچاوی مافی مرۆڤ و وڵاتەیە گرتۆکانەوە هەموو خشتێکت بلۆکێکت لە ئاگر هەڵجەنراوە ناهێڵم ئەو نەخش و بناغەت ببن یەقینت هەبێ ئەمڕۆ بۆ ئەوان و سبەی بۆ ئێمە بیرتان نەچێ دەستی لەرزۆکیان کە لە بچاکەین و بیریان ئەخینەوە ئەو ڕۆژەی کە خەیبەر هەناسەی لێ بڕا و گیانی تیانەما جیهان دەمێکە ئەزانێ ئەو زامەی لاشەی تۆ برینێکە لە جەستەدا بەڵام لە هیچ کوێ و شار و وڵاتێ پارچە قوماش و خامێکم دەست ناکەوێ ئەم نەزیفەت ببەستم ئینجا بتنێژم